یادگارخان ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی ڕێزدار مەسرور بارزانانی لە بەغدایە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە. تا چەند ئومێد هەیە بەم سەردانە ئەو کێشە و گرفتانە چارەسەر بکرێت بۆ جە و موچەی هەرێمی کوردستان ڕوانە بکرێت؟ بێگومان سەرەتا حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە ڕاستیەکەی هاتنی بڵێن ئەو وەفتە بە تشکیلی ئەو وەفتە ئەتوانم بڵێن جوانترین تابلۆ بۆ ئەمڕۆ لە میدیاکانی بڵێن عێراقا و کوردستانە بینرا. بەبەستم بڵێن لە جوانی ئەو تابلۆیە چێ بێگومان ئەوەیە کە هەموو کورد هەموو لایەنە سیاسەکانی کوردستان وازانم بێجگە لە نەوەی نوێنەوێت کە بەشدار نەبووە. ئەمە وا دەکات کە ئێمە وەکو کورد وێنەیەکی بڵێن بەهێز و یەکگرتووی بێگومان پیشان بە دەرەوەی بڵێن خۆمانە بینەوە لەبەرەوەی کە ڕاستەکەی یەکگرتن یا چۆنەڵی هێز لە یەکبووندایە. ئێمە ئەگەر سەرەتا نەگەڕینەوانێ بۆ مێژوویەکی دوور و درێژتر، ئەگەر تەنها بگەڕینەوانێ بۆ ئەو قۆناغی کە پرۆژەی یاسای عێراق بۆ ئەمە 3 ساڵی داهات و نووسرا، بێگومان ئێمە ئەگەر بە یەک استراتیجیەوە بە یەک بەرنامەوە بە یەک داواکاریەوانە ڕاستەکەی بەشداری ئەو هینەمان کرده بە هەیە بڵێن نووسینەوەی ئەو پرۆژەی یاسایمان بکردایە. من پێم وابوو کە ڕۆژمان بەم ڕۆژە بەو سەختیە ڕاستیەکەی نەئەگەش، بەڵام ئەوەیە چۆنەڵی زەفەریان هێنا بۆ پەرتەوازی و بەو دژایەتی کردنەی خودی کورد لە کورتەوە ئاکا چێ پێگەی هەرێم زەعیف بێ، چێ ئێمە وەکو نوێنەران ئەوەی کە دەبێت بیکەین وەکو نوێنەر هەواسەکەی لاواز بووین پەرتەوازە بووین نەماتوانی بیکەینە زۆر بەداخەوە. اینجا سەبارەت بەوەی کە ئایا ئومێد چەندێکە ئەم وەفتەی هەرێم کە تەشریفیان هێناوە بۆ بەغدا دەستکەوتەکانی ئەم دانیشتانە بڵێن چەندێک بێ. ڕاستەکەی ئێمە دەتوانین بڵێن بەپێی ئەوەی کە بەپێی ئەو یاسایی بڵێن بودجێ عێراق نووسراوەتەوانێ واجبات و حقوقی بڵێن هەرێم و هەم حکوومەتی ئیتیحادی تیایدا بە وردی نووسراوەتەوان. ئەوەی کە واجبە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوانێ جێبەجێ کردووە هەموو ئەو داواکاریانی کە ڕەبتە بە حسابکردن و تەقسیمکردنی بڵێن پشتی هەرێمی کوردستان. یادگارخان ببوورە لێران ڕاتەگرم ببوورە یادگارخان، ئەی بۆچی لە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک هێز و لایانی سیاسی هەیە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکان لە لێدوانەکانیان لەسەر شاشەکانی تیڤی باس لەواکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا پابەندیە دارایەکانی خۆی بەرامبەر بە حکوومەتی عێراق جێبەجێ نەکردووە. ئەو نەهجا ئەو شێوازە قسەکردنە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە چیەوەیە؟ وڵی من زۆر بە کورتی وەڵامت دێمانێ هەر هەنێ لایەن و کەسەیە وەکو هینوان وەکو چۆنەڵی خاصەتێکی بڵێن نامرۆڤیان هەیە لە شوێنی پیسە بڵێن لە وێرانەیە لە پەرتەوازەیە لە شەڕە ئەمانە ئەهینەکەن گەشە ئەکەن بۆ لە کاتی ئاشتیە لە کاتی چۆنەڵی حەزارەتە لە کاتی پێشکەوتویە لە کاتی خۆشگوزارانیە ئەمانە هیچ موقعێکیان لە عێراق بڵێن نابێت و وجودیان نابێت لە ساحەکەیە. بۆیە ئەو کەسانەیە ئەو لایەنانە ئەو خاصەتیان هەیە. ئەمانەش بە دڵنیاییەوە تەنها بۆ لە پێناو بڵێن دەستکەوتی حیزبی و بڵێن کەسی خۆیانەیە ئەوەتا پێوەی جەماوەری خۆیان بە قووەتکەن بەو شیعار و بۆ ناڕاستیانەی کە لە میدیاکانی خۆیانە بڵاوی ئەکەنەوە بۆ بەدەستێنانی دەنگ. بەڵام هیوادارم کە میلەت گەیشتوێ بەو قەناعەتە کە ئەم جۆرە کەسانە ڕاستیەکەی زیاتر تێکدەرن لە پێشە زیانیان بۆ بەرژەوەندی دەنگەری خۆیان ئەبێت بە عام میلەتی خۆیان ئەبێت. بۆیە هەر ئەم شیعارە بوو یان ئەم وای کرد کە ئەم میلەتە ئاوا پەرتەوازە بێت. ئەمەش دەرەنجامەکەیەتی و ئەو زیانەیە کە ئێمە هەر هەمومانۆکو لە بەلەمێکین زیانەکە بۆ هەر هەمومانە بێت بەداخەوە. بڵێ یادگارخانکەوایە ئەتوانین بڵێین بەم سەردانە ئەو کێشاڵ پەسێ دراوانەی کە لە نێوان هەرێم و بەغداد هەیە چارەسەر دەبێت؟ من بۆیە وتم لە یاسای میزانیەیە واجب و بڵێن حقوق ماف و ئەرک هین کراوە بڵێن ئاماژەیە پێراوە ئەوەی کە واجبی هەرێمە هەمووی بەجێهێناوە ئەکەوێتە سەر ئەو واجبەی کاگەکە تەرەفی دووەمیش بێگومان حکوومەتی ئیتیحادی بڵێن عێراقیە. بۆیە لە ڕژێ ڕۆشنایی ئەوەی کە ئێمە هەمیشە چەندێکم داواکاریەکانمان
لەسەر بنەمای یاسا و لەسەر بنەمای دەستوری بڵێن ئین کردووە دروست کردو بنا کردووە بۆ لەو منطلقەوانێ دەبێت ئومێد بەخش بێ ڕاستەکەی ئەم جارە ئەم شاندی هەرێمی کوردستان بە پێی یاسا و دەستور کە واجبەکانی خۆی بڵێ بەجێهێناوە و دووش مافەکانی خۆی بیسانەوە هەر لە یاسا و دەستوران و سراوەتەوانێ دەبێت ئەم شاندا ئەم جارە بەو دەستکەوتانەوانێ بە وەرگرتن و مسۆگەرکردنی مافەکانی ئەو میلەتە بگەڕێتەوانێ هەرێمی کوردستان. یادگارخان فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق هەڵمەتێکی ئیمزاکۆکردنی کۆکرد دەست پێ کرده بوو بۆ خەرجکردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. ئەو هەڵمەتە بەکوێ گەشتووە واتانە ئیمزایانە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر ئەوەی کە موچە و بودجێ هەرێمی کوردستان لایەن حکوومەتی بەغداوە بنێردرێت؟ ڕاستەکەی ئەوەی یەکێک بووە چون ئەمە چەندین ئیمان کردوە چەندین کۆبوونەوە و گفتوگۆ تا گەشتە ئاستی بڵێن بەرزی ناکۆچی لە ناو پەرلەمانە لەگەڵ ئەو لایەن و کەسانەی کە بەو جۆرە تعامل و دژایەتی تا سەر ئەسقانی بڵێن ئەم میلەتی کورد ئەکەن بۆیە ئەو کۆکردنەوەی ئەو واژۆیانش یەکێک بوو لەوە هەوڵانەی کە ئێمە ئەنجامانە بۆ چۆنەڵێ وەرگرتنی هەڵوێستێک کە ئێمە ڕاستیەکەی بێدەنگ نابین و بێدەنگیشمان نابێت مانای ئەوە یادگارخان پێت وایە تەنها وەکو هەڵوێستێک ئەمێنێتەوە یان کاریگەری ئەبێت؟ وەڵاهی سەیری کە ئێمە بە حکمەوەی کە ژمارەی واژۆکان بۆ ئەخیر جاکە ئەوەی معلوماتەکەم دروست بێ گەیشتی بۆ 100 واژۆ بێگومان هەموو فراکسیۆنەکانی کوردستان بە هەر هەموو کۆکێتەوە ناگاتە سەد مانای ئەوەیە کە ئەگەر هەموو ژمارەی کورسیەکانی یان نوێنەرانی کورد کۆبکەینەوانێ ئەوەی کە ئەمێنێتەوانێ بۆ ئەو سەدا بێگومان نوێنەرەکانی لایەنەکانی بڵێنێتر بوون ئەمەش خۆی بۆ خۆی ڕاستەکەی پەیامێکی بەهێزە بۆ حکوومەتی ئیتیحادی بۆ دەسەڵاتی جێبەجێکار کە بەڵێ بە حکوومەتی کە بڵێن نوێنەر شەرعیەتی لە میلەتەوە وەرگرتەوە مانەوەی کە میلەتیش بە عام چ کورد چ عەرەب بەمە هین نابێت بەمە ڕازی نابێت و دەبێتە چۆنەڵێ فشارێک لەسەر دەسەڵاتی تەنفیزی. یادگارخان لە ڕووی ئیقلیمی و نێودەوڵەتیەوە سەرەتا باز لە ڕووی ئیقلیمی بکەین ئایا هیچ کاریگەریەک هەیە لەسەر ئەوەی کە ئەو ڕێکەوتنەی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی سەبارەت بە موچە و شایستەدارایەکان جێبەجێ نەکرێت؟ بە دڵنیاییەوانێ ئێمە خۆمان ئەزانین کە ئەوەی کە گەورەترین کێشەی عێراق هەتا ئێستاکانی ئێمە ناتوانین بڵێن لە 100% ئەم وڵاتە وەکو دەولە کە سیادەی کامل سیادەی لای خۆیەتی و بەداخەوانێ ئەم وڵاتە بۆتە مەیدانی کەراتێنی و یەکلاییکردنەوەی بەرژەوەندیەکانی چۆنەڵێ ئیقلیمی بۆیە بە دڵنیاییەوانێ لە بڕیارە سیاسیەکانیشە زۆر ڕوون و ئاشکرایە کە سربەخۆییەک یا بڕیارێکی وەتانی نیشتیمانی ڕاستەکەی هینی نییە یعنی چۆنەڵێ دیار نییە بۆیە ئیش لەسەر ئەوە ئەکا کە شەڕی تائیفی بڵێن هین ببێت شەڕی تائیفی دروست ببێت ئەم شەڕە تائیفیش دروست بوو بێگومان ساحەکە چۆنەڵێ چۆڵ ئەبێت بۆ ئەو کەسانەی کە عێراقینی و لە هێزەکانی دەرەوەی عێراق کە بەشەوەندیەکانی خۆیان بە نایاسایی و بە پێشێلکردنی بڵێن سیادەی ئەمە دەوڵەتە هین بکەن بکەن و عێراق بخانە ناو مەعمەعەیەکەوانێ کە ڕاستەکەی ئەو مەعمەعەیە یا بڵێن ئەو سەر ئێشەیە ئەو کێشانە خۆی کێشەی عێراق نین کێشەی وڵاتانی دەرەوەی کێشەی بەرژەوەندی وڵاتانی دەرەوەیە بۆیە بە ئومێدم کە بگەینە قۆناغێک کە بڕیارە سیاسیەکانمان بڕیارێکی سەرف نیشتیمانی بێت بڕیارێک بێت لە بەرژەوەندی هەموو میلەتی عێراقدا بێت چونکە عێراق ئێمە بەشێکی سەرەکین لەو وڵاتەیە ئێمە دەتوانین ئەگەر ئەو ئاشتەواییە هەبێت کە لە دەرەوەی ئەو شەڕی تائیفێ ئێمە دەتوانین هەردوو لامان چه حکوومەتی ئیتیحادی چه هەرێم ببینە هاوکاری یەکتر بۆ بەرەو پێشخستن بەرەو باشترکردنی گوزەرانی بڵێن ئەم میلەتە بە شێوەیەکی گشتی. یادگارخان وەزیری دارایی هەرێمی کوردستان بڕیارە بێتە پەرلەمانی عێراق ئەو بۆچی دێتە پەرلەمانی عێراق و
پێم وایە وەزیری دارایی عێراقیش هەر لە هەمان کۆبوونەوە بەشداری ئەکات ئەگە زانیاریمان لەسەرەوە بدەیتێ کەی کۆبوونەوەکە دەست پێ ئەکات و بۆ چیش دێتە پەرلەمانی عێراق ئایا کۆبوونەوەکە کۆبوونەوەی کە ڕاوێژکاریە بێت یاخود بڕیاری تیادرێت نەخێر بۆ شێوەیە کە باس کرا ئامادەبوونی چۆنەڵی لیژنەی هەم ڕقابەی هەرێم هەم لیژنەی ڕقابەی بڵین بەغدا هەموو وەزیرانی بڵین دارایی هەموو ئەو لایەنە بڵین پەیوەندیدارانەی سەبارەت بە بڵین دارایی ئەوانەیە هەردوو لە هەم هەرێم هەم ئیتحادی ڕاستیەکەی پێیان باش بوو کە ئەمانە بێن لەگەڵ میلەتە ڕاستەوخۆ میلەت لە ڕێی نوێنەرەکانیانەوانێ ئەو خلافانەی کە بڵین هەیە ئەو ژمارە و مەبلەخانەی کە هەیە زۆر ڕێشکاوانە ڕوونیکەنەوە بخەنە بەرچاو و بخەنە بەردەستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێ یادگارخان دوایین پرسیارم تا چەند گەشتبینی ئێستا بینین لە هەرێمی کوردستان خەڵک چاوەڕێی موچە ئەکات ئەتوانی گەشتبینی یاخود بدەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەم جارە ڕێکەوتنی کۆتایی کراوە و جێبەجێ ئەکرێت و موچە و بودجێ هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقەوە دەنەردرێت هەروەکو وتم ئێمە لەسەر بنەمای دەستور و یاسا داوای بڵێن هێنەکەین شایستە دارایەکان و لەگەڵ هەموو ئەو مافە سیاسیانەی ترەکەین بۆیە هاتنی ئەم شاندا دیسانەوە بە پشبەستن بە یاسا و بە دەستور دەبێت ڕاستەکەی ئەم جارە کە ئەم شاندا تەشریفان هێناوە بۆ ئێرە ئەو کێشانە هێن بکرێت چارەسەر بکرێت و ئەو کۆبوونەوەانەش بەردەوام ئەبێت چ لەگەڵ دەسەڵاتی تەنفیزیە چ لە ئاستی بڵێن لایەنە سیاسیەکانە بەردەوام ئەبێت احتیمال هەیە سبەی و ئەوانە یا ئەمڕۆ هەتا ئێوارە لێرە و لەوێ چەند شتێکمان لێ هێن ببێت لێ معلوم ببێت لێ دیار بێت. بەڵێ یادگارخان یادگار مەحموود ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی هەڵی تەلەفۆن و لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ زانیاریەکانت.